ئێستا ئەلحەمدولیلا نزیکەی 33 دکتۆر لێرکانە خزمەتی یەتیمی دەکا بیتاقەیە هەمیان بەلاشە جگە لەوەی هەموو دکتۆرەکان بەردەوام خێری تێدا دەکەن و پارەی سندوقی بەرز دەکەنەوە هەر عملیاتێک لە تەواوی کرا سەتادەی دەستە سندوق خێری هەر عملیاتێک لە عملیاتی ئێرەکرا 105 دەستە خێری هەر ئیشەشی دەستی کرا لە ناو هەر عیادەی هەر دکتۆرەکی سەتادەی دێتەوە ناو خەستەخانەی هەر دکتۆرێک هەر نەخۆشەکی دەبینیتن 2000 دیناری دەداتەوە خەستەخانەی کە ئەوە وای کرد خەستەخانە هەتا ئەو دقێش کارەبای نییە حکوومەت کارەبای نەداتێتە ئەو دقی ئاویش ئاوەکەشتان غەتاسەکە طبعی ئەو غەتاسە لێرە سوپاسی ئەو کەسەی دەکەم داچم عملیات کرد بۆ ئەو مهندس بوهان کە چوو غەتاسەی بکریتن گوتی ئەمن لە بۆ میهرەبانی دەکەمە هەدیە دەکەمە خێر بە ناویشم مەدەن یعنی غەتاس تقریبا بە 30 وەرەقەی زیاترە گوتی ئەمن پارەم ناوێتن گوتمە بەو مەرزی ئەو غەتاس ئەو نوع ئەو ناو گوتی چەند نوعتان دێ ئەوتان دەدەم و پارەشم ناوێتن فلەبەر ئەوەی خەڵکێکی زۆر میهرەبانی خۆش دەوێت و ئێستاکەش ئەو ڕۆکێک یەکە کات گوتیم دوو پشتی خێری دەکڕم ئەو ڕۆکە یعنی بەردەوام خەڵک پارەی خێری دەینیتن ئێستا ئەو دقی ئەم قسەی دەکەم 3420 پشک بوویتە پشتی خێری دەمەوێتن هەندێک معلوماتان بدەمێ کە خەستەخانەی میهرەبانی چەند ئیشی گەورەی کردیا تەنانەت دێک لە ئیشە عەجیبانەی کە کردیتمان کە زۆر سەیرە بەلای خەڵکیەوە یەکەم مەشروعی ئیقالەماندانە ئیقالە یعنی چی یعنی کابراتێ بوویتە شریکم عەقدی کردیە لەگەرم دەرێ زەرۆر و قازانج شریکم بەڵام پاش ساڵەکی یەکێک مەسەد دوکانی هەبوو لە ئەوەی هەولێری ئاگری گرت دوکانەکە هات گوتی مارم ئاگری گرتیە پارەکەم دەدەنەوە گوتم وەرە پارەکەت دەمەوە یەک کات گوتی داکەم لە خەستەخانەی ژینی داخل بۆ پارەکی زۆریان دەوێت داکەم و پارەشم نییە پارەکەم دایتەوە یەک کات گوتی کوڕەکەم ژنێ دەینیتن پارەم نییە پارەکەم دەدەن و پارەکەم دایتەوە هیواش هەبووە بە تەشویشاتی خەڵکی وای زانی ئەمە کلااوچی فێرزان و دینی ئیسێک هەر دەشێرین لەگەر ئەوەی و فێر لە عالەمێ دەکەین مؤثیر بووە بە قسەی خەڵکی هاتێ گوتیتی ئەم گۆ فێرێ دەکەم پارەکەم بدەن گوتم ئەو پارەکە فێری لە چ دەکەم فێرمان لە کەس نەکردی یعنی ئەوانەی کە پارەشاندایە دایتمانەوە یەک کەس نییە ئیقالەی کردیبی ئیقالە ئیحسانە ئیستحسانە لە ڕووی شەرعیەوە یعنی مەسە دێگە عەقدی کردیا خانەکەی دەفرۆشیتن لە مەکتەب عەقاراتی دەرێ 5 وەرەقەش کەرانەیە ئەگەر پەشمان ببێت دەستۆ مارەژنەکە دەریان دەبێم تەراق بدەی یان نابی خانەکەی بفرۆشی دەستۆ کرد عەقاراتی عەقاراتەکە ئەگەر 5 وەرەقەی لێ نەستینیتن و عەقدەکەی باتڵ بکاتن تاوەکو کێشەی لێ دروست نەبیتن ئەوە ئیحسانی کردی لەگەری ئەوە چاکەی ئەوە خێرە لۆی ئەمە ئیقالە ئیحسانمان کردێت چێ پەشمان دەبیتەوە لە ئەوەی کە ئیستیسماری کردیان خێرخواز دێتن دەکڕیتەوە یعنی ئەو لەوەی سەیرتر چییە ئەم سێ حالەتم بەسەر داهاتی دەمی لێرە ئیشارەی پێ بکەم یەکە چەند داچی مردبوو میراتی وەرگرت بوو تازە داچی مردی عەتفی جوولا بوو هات پارەکەی کردە خێر تێدەگەی گوتی ئەوە ئەمن پارەم کردیتە خێر دوای پاش ساڵەکی یان متەئەسیراتی ئەو ڕیکلامانێک کە زەدمان دەکرێتن وای زانی ئەمە کلااوچی فێرزانین یان ئەوەتە بەڕاستی پەشمان بوویتۆ لە خێرەکەی خۆی هات گوتی ئەمن دەمێ پارەکەم بدەیەوە ئێگوتم لۆ پارەکەت بدەمە پارەکەت کردە خێر خۆ نەدایتە من دەزانین لە ڕوو شەرعی و حرامە دەوعی پارەکی خێری بکەیەوە گوتی با خێرەکە لۆ تو بیتن ئێگوتم با لۆ من بیت شادان خان بڕۆ پارەکەی بدەوە وەسڵەکەم لۆ نووسی گوتم بیدۆ لە پارەی خۆشم میهرەبانی دڵسۆزی و لێزانی